باشە هەر بەڕاست ئایا کوردانی ڕۆژهەڵات بێڕەوشتن؟ ئێران فڕێیان دەنە دەرێ ئەو شارەیان تێکدایە. ڕۆژانە زۆر جار ئەو قسانەمان دێتە بەرگوێ. ئەمە لە کاتێکدایە لە ناو شارەکانی خۆمان چەندەها کەس لە ژێر ناونیشانی جیاواز کاری خراپ ئەنجام دەدەن و هیچ کەسێک لە ئێمە بەو هۆیەوە شارەکانی باشوور بەبێ ڕەوش لە قەڵەم نادان. زۆرێک لە ئێمە هاوڕێ ڕۆژهەڵاتیمان هەیە کە بۆ کاری ئابووری و سیاسی ڕویان لە هەرێمی کوردستان کردووە بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان. بەڵام ڕۆژانە بە چەندین تۆمەتی ناڕەوا ڕوبەڕووی ڕەخنەی زۆر دەبنەوە بۆ کاری ئەوەی کە ئافرەتانی ڕۆژهەڵات بۆ کاری خراپ دێنە هەرێمی کوردستان. بابەتەکە گەیشتۆتە ئەوەی کە ئێمە لەسەر چەند کەسێک مێژووی کۆمەڵێک خەڵکو و چەندین شاریش بە خراپ لە قەڵام بدەین. تەنانەت کوردی ڕەسەن و ناڕەسەنیشمان تێکەڵ کردووە. هەر ئەو خوشک و برایانەی ڕۆژهەڵات بوون لە کاتی کۆڕەوەکەی باشووری کوردستان بەها نامانەوە هات. هەرچەندە پێم وایە ئەوە ئەرکێکی کوردانەیە هەر وەک چۆن لە باشووری کوردستان لە کاتی کۆڕەوەکەی ڕۆژاوای کوردستان بەهانای ئەوانیشەوە چوون. ڕەنگە بەیانی ئەمە لە پارچەیەکی تری کوردستانیش ڕووبدات پێویستە ئەم هەڵوێستا وەک ئەرکێک دووبارە ببێتەوە. ئەم بابەتی بەخراپ سیرکردنا گەیشتۆتە ئەوەی کە خەڵکی شارەکانمان بەڕقەوە سەیری یەکتری بکەن. ئێمە کە هەردوو لامان کوردی وای لێ هاتۆ بەهۆی ئەم ئاکارانە وەک سوکایەتێک بە ناوی ئێرانی و عێراقی بانجی یەکتری بکەین. لە کۆتاییدا دەمەوێت بڵێم چ باشوور چ ڕۆژهەڵات هیچ جیاوازیەکی نییە. ئێمە یەک نەتەوە و یەک زمان و هەمان مێژوو. ئێمە دوونین، ئێمە یەکین. بژی باشوور، بژی ڕۆژهەڵات، بژی کوردستان.